بەرداوامە بین لەگەڵتانە ئەمڕۆ 23 حوزەیرانی هەموو ساڵێک بە ڕۆژی گیانی ژنانی ئەندازیار دانراوە لە سەرانسەری گیانە بۆیە ئەمڕۆ لێرەوە پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو ژنە ئەندازیارە بەتواناکان ئەکەین باز لەواکەین با بزانین گرنگی ڕۆژێک کە دانرابێ بۆ ژنانی ئەندازیار خۆی لە چی ئابینێتەوە ڕۆڵ و پێگەی ژنان بەتایبەت لە بواری ئەندازیاریە و لە هەرێمی کوردستانە بەگشتی چۆنە لە چه ئاستێکدایە بە شێوازێکی چڕ و پڕ لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر جوان سادق کە بەڕێزیان سەرۆکی بەشی ئەندازیاری کارەبان. دکتۆرە گیان سڵاو لێ بە زۆر بەخێر بێ. بەخێر بێ دکتۆر. زۆر زۆر سپاس. سڵاو لە ئێوەش. پیرۆزبایان ڕۆژتان لێ. زۆر سپاس بۆ ئێوەش بە خۆشحاڵیەوە زۆر سپاسی کەناڵی کۆرسات ئەەکەم کەوا ئەم دەرفەتەیدا ئەمڕۆ باس بکەین لەم ڕۆژە کەوا ڕۆژی جیهانی ژنان لە ئەندازیاریدا. زۆر سپاس بۆ تۆ اینجا بۆەوەی کە هەمووان پێکەوە زانیاری باشمان هەبێ لەسەر گرنگی ڕۆژە جیهانەکە کە بۆچی دانراوە لەم بارەوە راپۆرتێکمان ئامادە کردووە هەموومان پێکەوە راپۆرتەکە بینین و دواتر درێژە بە گفتوگۆکانمانەی لەم بارەوە. ڕۆژی جیهانی ژنانی ئەندازیار بۆ یەکەم جار لە بریتانیا لە ساڵی 2014 دەستنیشان کراو مەبەست لە دیاریکردنیشی هاندانی دامەزراوەکان بوو بۆ سوودوەرگرتن لە توانا و لێهاتووی ژنان لە بواری ئەندازیاریدا. ڕۆژەکە بە بۆنەی یادینەوە 5 ساڵەی دامەزراندنی کۆمەڵەی ئەندازیاری ژنانی بریتانیا دەستنیشان کرا. دواتر گەشەیەکی زۆری بەخۆیەوە بینی هەتاکو ساڵی 2016 کە پشتگیری یونسکۆشی بەدەست هێنا و بەڕەسمی لە ساڵی 2007ەوە وەک ڕۆژێکی نێودەوڵەتی لە جیهاندا ناسێنرا. لە 23 شەشی هەموو ساڵێکیشدا بە چەندین چالاکی یادی ڕۆژی جیهانی ئەندازیارانی ژن دەکرێتەوە. ئامانجی دیاریکردنی ڕۆژێک بۆ ئەندازیارانی ژن هەڵمەتێکی هۆشیاری جیهانیە تاکو هەموو ڕێکخراوە حکومی و دامەزراوە ئەندازیاریەکان و کۆمپانیاکان هان بدرێن پشت بە تواناکانی ژنانی ئەندازیار ببەستن لە چوارچێوەی کەرتی ئەندازیاریدا. جێی ئاماژەیە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم لە ساڵی 1990 بە ڕێژەیەکی زۆر ژنان خرانە بواری ئەندازیاریەوە بەو پێیەی پیاوان لە جەنگدا بوون و ژنانیش ئارەزووی بەردەوامیان دەکرد لە بواری ئەندازیاریدا. هاوکات سەرەتاکانی سەدەی 19 بووەوە چرخانێکی مێژووی بۆ دەرکەوتنی توانا و لێهاتووی ژنانی ئەندازیار. لەسەر ئاستی جیهانیش لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا دەستکەوتی ناوازە لەلایەن ژنانی ئەندازیارەوە بەدەستهێنراوە و سەدان و هەزاران پسپۆڕی ئەندازیاری ژن لە دامەزراوەکاندا پشت بە تواناکانیان دەبەستن. هەندێک زانیاریمان وەرگرت لەسەر ڕۆژی جیهانی ئەندازیاری ژنانی ئەندازیار پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر جوان ساتع سەرۆکی بەشی ئەندازیاری کارەبا وەڵامی پرسیارەکانمانەداتەوە پرۆفسۆر دووبارە بەخێر بیتەوە. زۆر سپاس. ڕۆژەکە بەگشتی لە چیەوە هاتووە؟ ئەم ڕۆژە ئەگەر
هەندێکمان بۆ باسکی زیاتر بۆ ڕۆژێکدانراوە بۆ ژنانی ئەندازیار. بەڵێ ڕۆژی جیهانی ژنان لە ئەندازیاریدا هەڵمەتێکی هۆشیاری نێودەوڵەتیە کەوا ئامانجە سەرێکیەکەی بۆ پێشخستن و پێگەی ژنان لە ئەندازیاریدا. بەڕاستی زۆر کەس هەیە کە باسی ئەندازیارەکەوە ئەزانێت تەنها ئەندازیار بەس تەنها بۆ پیاوە، بەڵام ئەم ڕۆژە ئەیسەلمێنێکەوە وانە. ئەبینین لە ئێستادا ژنان پێشکەوتوویەکی گەورەی بەدەستهێناوە لە هەموو بوارەکانی ژیاندا. ئێستا ژنان بەشداریان کردووە لە زۆربەی بوارە جیاوازیەکانی بڵین ئەندازیاری، هەرچی لە مێژووی کۆم بێ، هەرچی لە مێژووی مۆدرن بێ. بەڵام زۆر جار ئەبینی لە هەردوو ئەندازیاری پراکتیکی و تۆژینەوە کەم نوێنەرایەتی دەکرێن. ئەبینین زۆرچی ئەمە پەیوەندی بەچیەوە هەیە زۆر جار ئیتر سەباسیکین زۆر جاری تر بینی زۆربەی پرۆگرام و ڕێکخراوەکان بۆ تێگەیشتنی ئەم کەم نوێنەراتیە سەری هەڵداوە، واتە لە ساڵانی دواییدا ژنان کە چوونە ئەم بوارەوە توانیان خۆیان دووپاتکەنەوە لە زۆربەی لەقەکانی ئەندازیاری و جێگەی خۆشیان بکەنەوە لە بازاری کار. باشە. ئەم ڕێگریانی کە تۆ باسیەکەی پەیوەندیان بەچیەوە هەیە بۆچی یەکسان تەماشای توانای ژنانی ئەندازیار نەکراوە؟ مجتەمەعەکە ناڵێم زیاتر ئەوەنە ئەڵێ ئەندازیارە ئەسە بڵین جاران ئەوت ئەندازیار کچ ئەترسا بچێتە هینی ئەندازیارەوە جاران وا بوو یان ساڵانی ئێمە عەدەدی کەم بوو لە پۆڵەکەیە ئەم ئیشە بۆ ژنان نییە نابێ زەحمەتە ستەنە بەخوا بزانە وەرەسەوە چەند ساڵی بینی ئێستا عەدەدی کچەکانمان زیاتر لە ئەچەن ئێمە کارەبا بڵێ قورسیشە ئەو شتە هەیە. باشە دکتۆر چەندە گرنگە ژنان خۆیان پسەپێنن لە کاتێکا کە بۆ نژنێکی ئەندازیاری بەتوانامان هەیە لە هەر شوێنێکا کە کارەکە لە ڕێگای توانە و لەهاتوەکانی خۆیان خۆی پسەپێنێ لەو شوێنەیە. طبعا ژنان ئەندازیاران ژنا بەسەر کەوتوانە توانیان خۆیان دامەزرێن لە زۆربەی لەقەکانی ئەندازیاری هەر لە چی بوارێکا بێ لە شارستانی بێ لە تەلارسازی بێ لە سەرچاوەکانی ئەو بێ ئێمە خۆمان کە بەشی کارەبا خۆم ینی کە ئافرەتم سەرۆک بەشی ئەندازیاری کارەبا ئەستا بیتە بەشەکە ئەبینی زۆربەی مامۆستامان ئافرەتە وەکوتم تەلەبەکانمانە تا ساڵ بە ساڵ دێ زۆربیان ئافرەتن واتە هەرچی ئافرەتێک حەز بکا بێتە ئەم بوارەوە هەرچەنە ڕێگەی قورسە ڕێگەی سەخت هەیە بەڵام ئەتوانێ ئەگەر ئامانجێکی هەبێ ئەتوانێت بە ئاسانی تێپەڕێنێ ئەو قورسیە چییە ینی ئەڵی ئافرەت تۆزی ئیلتیزاماتی ماڵە و مناڵی هەیە لەوانەیە ناتوانێت بچێتە سەر کارتی پراکتیکی ئۆکەی بەڵام ئەتوانێت بچێت کارتی ئۆفیس بێ کارتی مەکتەبی ئیشکە واتە کاڵین بە ئەندازیار مەجالەکانی زۆرە ئەتوانێت لەرچ مەزجالێکا خۆی حەزی لێ بکە ئەتوانێت هەڵی بژێرێ بەڵام لێران ئەبینی بیرۆکەیەکی جیاوازی هەیە لە چییە زۆر کەس هەیە ئەڵین چی بەدەستێنێ کاتێکە کارتی پێشەیەکی هەڵەبژێرێت ئایا بۆ داهاتی زیاتر بێ یا بۆ خزمەتی خەڵک بێ ئافرەتیش لەم بوارەیە ئەتوانێت خۆی هەڵبژێرێ چی بوارێک حەزی لێ بکە ئەتوانێت سەرکەوتوی بێت بەڵام ژنان بواران هەڵبژێرە سەرکەوتوترە بێت وەڵاهی هەردووکی ئەندازیارمان هەیە ماشەڵڵا لە دەرەوە بخوای ئیشەکەن ئەرێ وڵا سەرکەوتون دکتۆر کاریگەری ناوەندە زانستیەکان ئەکادیمیستەکان چییە لە دروستکردنی ئەندازیارێکی ژنی چالاک و بێر و لێهاتوو ئێمە وەکو بڵێن بەشی کارەبا ئەندازیاری کارەبا لەقێکی زۆر گرنگە لە ئەندازیارانی کارەبا بە نوێترین تەکنۆلۆژیا دەتوانێن چارەسەری زۆربەی کێشەکانی کە ڕوبەڕوویان ئەبێتەوە بڵێن وەکو خۆمان کە ئەندازیار دەرچوانیان ئەتوانێت لە زۆربەی بوارەکانە ئیشکە بۆ چکە خۆی بەشی پراکتیکەکەی ئەخێنێ چەند تاقیگەمان هەیە ئەیخێنێ نەزۆرەکەشی ئەخێنێ فکرەیەکی ئەبێ ئۆکەی واتە ئەتوانێت ئێستا وەکو بڵێن ئیخساسەکانی خۆمان ئەتوانێت بچێت لە پاوەڕ و مەشینە ئیشکا لە محەطاتی تەولید لە محەطاتی تەوزیع لە ئەتیساڵات لە کۆمپیوتەر و کۆنتڕۆڵ ئەمانە هەموو بوار ئەتوانێت ئیشی تا بکە خۆمان وەکو بەشی کارەبا بە خۆشحاڵیەوە سنتەرێکمان کردوێتەوە لە بەشی کارەبا کۆلیجی ئەندازیاری سنتەری وەزنێبووەکان یەکەم سنتەر لەسەر ئاستی هەرێم ئەمە لێرانە بەردەوام دەورات ئەەکەینەوە ڕاهێنان ئەەکەین تەلەبی خۆمان بێ ئەندازیار بێ لە دەرەوە بە ئافرەتان زۆر بەشدارن ئەمە وەکو ڕاهێنانە بۆیان خبرەیەک وەرەگرن ئەتوانن کەوا بۆ داهاتوو ڕێگە بۆ خۆیان ئیشێک بدۆزنەوە باشە دکتۆر ڕۆڵی دامەزراوە تایبەتەکان ئەو کۆمپانیاکان بە شێوازێکی گشتی چی بۆ لەوەی کە بتوانن
سوود لە توانای ژنانی ئەندازیار وەربگرن تا چەند توانیویانە ئەم زەمینەیە بۆ ژنانی ئەندازیار بڕەخسێنن جێگەیان بکەنەوە لە دامەزراوە تایبەتەکانی خۆیانە. وڵی خۆی گەرکردی بڵێن تایبەت و گشتیەکان بڵێ تەنسیقێک هەبێ لە بینی مؤسساتی علمی و جامعی بۆکردنەوەی دەورات تەلەبەکان فێرکەن ئێمە ئەم ساڵ هێکێ لە کۆمپانیەکان کۆمپانی هەواوی هاتن سیمیناریان کرد بۆ بەش ئەندازیاری خۆمان قۆناغی 34 دەورێکی کرد بۆیان ئەڵێ 3 مانگ من دەورەتان بۆکەمەوە فێرتان ئەەکەم معاشی شێداتێ باش چیە سەرکەوتوو بێ تەعینیشێکە واتە ئەتوانین بڵێن ئەو شتە سەرکەوتوو بێ لە ڕێگەی هەر دەورات و ڕاهێنان بەپی ئەو تەنسیقە لە بینی هەردوولا. باشە دکتۆر ئێستا بۆن منە زانکۆ کاتێک کەسێک دروستەکە ئەیکا بە ئاکادیمیست بەسە ئەو پەیپەرەی کە هەیەی بڕوانامەیەکی لەسرە بۆی من بڵم ئەندازیارم یان بەردەوام خول و سیمینار و ڕاهێنان پێویستە ژنانی ئێمە توانیانە خۆیان بەرنە پێشەوە لەم بوارەشە ئەو پەیپەرش کە ئیکات بۆ بەرزکردنەوەی پلیزانستی بە ئاسانی ناکە ئیشیکە سیمینارێکی بێ بۆ بکە ئیشی عملیتیایە ئیشی سۆفتوێرە هاردوێری ئاڵە سوارتانەک لێ نابێ بە سوارەوانی لە کارەبا هەتا کارەبا نانگریا بن بە ئەندازیاری کارەبا وایە خۆم شەنجار کارەبا گرتووانی ڕاستەکەی باشە باسی هێزمونی خۆتمان بۆ بکە کاتە دکتۆرە جواب بزانین تۆ باسیەوەت کردوتە لە سەرەتایە کە من چوومەتەنێو ئەم بوارە و کاتە ژنان زۆر کەم کۆلێژەکانی ئەندازیاری و ئەم بابەتانەوە چ بەربەستێگاتە بەردەمی تۆ ئەزمموی خۆتمان بۆ باڵ من خۆم شخصی خۆم حەزم لە مجموعی طبی بوو باشە ئیترەوە بۆ وەختی خۆی بڵێن ساڵانە هەموو عەدەلات تۆزێ ها جیاوازی هەیە ئیتر ناو هاتە هەندەسەی کارەبا وەڵی حەزم لێ نەبوو بەسەراحەتەن بەڵام ئەوائل بووم کە ئەوائل بووم ئیتر وتم من حەزەکەم ناوم بێ بە دکتۆرە ئیتر خۆشەرت نییە پزیشک بی وانە ئیتر هەوڵم ماستەرەکەم تاوا کرد الحەمدولڵا شکر دکتۆراکەشم تاوا کرد بەس من زیاتر ئەکادیمی و تعلیمی یعنی نەچوومەتە بواری ئەوەی کە تۆتت ئللا بێ بچێ کارەوانێ خۆی فێرکە ئێستا یوتیوب زۆر شتەیە فێریەکە لە جانبی باشە ئەمە جگە لە ئەزمموی جوانی خۆتیت چیرۆکێکی سەرنجڕاکێشت لە ژنانی ئەندازیار بتوانن لە ڕێگای کار و پیشەکەی خۆیان و بابەتێکی سەرنجڕاکێشیان کرد بێ ئەزمموونێکی جوانیان تۆمار کرد بێ هیچ چیرۆکێکەیە لەم بابەتە شانازێکی گەورە بێت وڵی بڵێن چی ئەندازیارمان هەیە سەرکەوتوو بوونە ینی بڵێن کە چوونەتە دەوراتێک لە ئەڵمانیا بووە بە سەرکەوتوانە دەوراتەکانیان تەواو کردو هاتوونەتە لەو بوارە بڵێن باوی وزنی بۆکانە هەر لەو بوارەشە ئیشیان کردووە هاتوانیان هەبووە جا من بە دەرفەت ێزانم باسێکی لەبەرەوەی لە بواری ئەندازیاری کارەبای ماشەڵڵا کێشەی کوردیش کێشەی کارەبایە لەم وڵاتی ئەمەیە باەکسەر ینی بۆ دەست پێکەم من دڵنیام ئەمە بۆ بابەتەکانی تریش ئەگەر تەخمینی پێێن هەرەمان بابەتە ئەو وانانەی کە لە بەشەکانی ئەندازیاری دەوترێتەوە بۆ نمە بەشی کارەبا بە پێی وڵات ئەو وانانەدا ئەڕژێتەوە یان ستاندارێکی جیانیە و لەسەری هەموو وڵاتێک ڕێکە بۆ ئێمە کێشەی کارەبامانێ خۆ ڕەنگە لە وڵاتێکی تر کێشەی کارەبا هەر نەبێت وەڵاهی خۆی کە بڵێ منهەج بڵێن بەشی کارەبا ماشتە خێنێ منهەج هەر منهەجەر بەس ئەوەنە جیاوازی هەیە لە سلیباسەکانە تۆزێ گۆڕانکاری هەیە لە تایتڵەکانە یعنی هەیە بەس ئێستاکە ئێمە تقریبا سیستمی بۆلۆنیامان هەیە سیستمی بۆلۆنیا کەوا بڵێن هە لە وڵاتی ئەوروپا لە هەمان سیستمی تەلەبەکە لە لای ئێمە تەخەڕوجەکە ئەتوانێت شەهادەکەی بێرێ لەوانە ئەگەر ماستەر تەواوکە یا ئیشێک بدۆزیێتەوە بە پێشەوانەوە هەیە ژنی ئەندازیار هاتوێ لە کوردستان ئەندازیاری تاوکە لە وڵاتێکی ترەوە هاتوێ هەمانە لە زان کۆمشتانە هەیە ئەوە حەزەکەین ئەو شتە هەیە ئەوچێنجە هەیە بەس کەس نایە ئەو بەرنامە سازەکە هەیە بەڵێ ئەو ئەکسچێنجە هەیە لە بینی هەردوو وڵاتە بەڵام زیاتر لێرەوە ئەڕۆن لێرەوە باشە دکتۆر جوان تۆ لێرەوە چی بە ژنانی ئەندازیارەڵی بۆی کە بتوانن لە دامەزراوەیەکی گشتیا بێت تایبەتا بێت کە ئەوان کارەکەن جێدەستی خوان لەو دامەزراوەیە جێبێڵن لە کاتێکا کە لەوێژ نەمان بۆ نمونە ڕەنگە زۆر کار و پیشە بێ ئەگەر تۆ لە شوێنەکە بیدیا خود نەبی کەسێکتر زۆر بە ئاسانیە توانێت شوێنی تۆ بگرێتەوە بەڵام چۆن ژنانی ئەندازیار توانن خۆیان بسەبێنن لەو شوێنی کە کاری تیاکەن خۆی ئیشەکە ئەوەیە بێ ژنان هەڵ بدا خۆی بسلمێنێ جێگەی خۆی هین کات لەو شوێنە لە مولەخەکانی ئەندازیاری ناڵێم ینی ئستاکە بچێتە بازاری کار ئیش بکات ئۆکەی ینی هەمان ئەندازیار
ئەندازیارمان هەیە لە پرۆژە ئیشەکە نەچەند سەر پرۆژە ینی ئەوش هەر ئەتوانێت لەو جێگای خۆی هینکە ئەسەوکو ئێمە ئەکادیمین ئێمە دەرسڵینەوە بە تەلەبە وەکەی واتە ئێمەش هەر دەست نیشانمان دیارە لەو شوێنە باشە دکتۆر ئێمە ئەندازیار بەرهەمێنن بۆ بازاڕی کار پرسیارەکەم ڕوونا یان ڕوون ئەوەی کە ئەیخێنێ بۆن بەپی پێویستی بازار ئەندازیارە خینە بازارڕەوە یان ئەندازیارمان زۆرە خەریکە وای لێدێ ئەندازیارمان بێکارە من باسی کارەباکەم کارەبا ینی کە تەخەڕوجەکەن نییە نیمانە زۆربیان الحەمدلله شکر ئیشەکەن ئەگەر خۆبەخشانش بێ ئەچێ لە شوێنێکا خۆی فێرەکە تاکو بتوانێت ئیشێکی دەستکەوێ زۆربیان لە کۆمپانیا ئیشەکەن ئیشان زۆر ماشەڵڵه هەیە ئەو تەکنیکەشان فێرەکرێ کە چۆن لە دەرەوە بە خۆیان لە ڕێگەی سەمێنن دەوراتە بڵێ لەگەڵی دەورات و ڕاهێنانە لەو شوێنە فێرە بن خۆشیان ئەمکانیاتیان هەیە هەر خۆی تەلەبی خۆمان کە تەلەبەن سەبزانە زۆربەی تەلەبەکانمان ئیشەکەن باشە دکتۆر هەندێک پیشە هەیە پیشەی باڵای پێڵەن لە کۆمەلگای ئێمەدا بێگومان بواری ئەندازیاری بواری پزیشکی هەموو پیشەیە پیرۆزە هەموو پیشەیەک ڕێز و تەقدیری خۆی هەیە بەڵام بۆ کەسێک ئەگەر بێ بچێت ئەم پیشە باڵایەنەوە لە ڕووی کەسێتی و کاریزمی و بوونیەتی علاقات ئەمە چۆن چۆنیە بێ کەسێک چۆن بێ ینی ئیشە باڵاکەمە بەستی چیە مە بەستمان ئەگەرێکێک بچێتە بواری ئەندازیاریەوە باشە چی تایبەتمەندێک لەو کەسێ ئابێ هەبێتەن هاژیرێکی معدلەکەی خۆیەتی بەس معدلەکەی خۆیەتی ئێسش پارەڵ هەیە ینی ئەتوانێت بە پارە بە پارەش بخۆێ کاتەوەش نەما لەلای خۆمان ئێمەش ئێواران نیە پەرڵ ئێمەش لەگە دەوامی بەیانیانە دەوامەکان ئەو تا هەر نمونەیەکی زیندومان لەبەردەمە دکتۆرێت تەمەنی درێژ بکە خۆی حەزی لە ئەندازیاری نەبوو بەڵام نمرەکەی بڕیاری لەسەرەوەیەتی ئەچێت بەڵێ ڕاستەکەی ئێستا بۆ کەسانی کە وەکو تۆم بۆ منە ئەم ساڵ کە قۆناغی دوانزان ئەگەر لە کۆلێژی ئەندازیاریان حەز لێنە بێ حەزیان لە کۆلێژێکی تر بوو بێ بەڵام لێ ناویان بێتەوە چۆن بتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو بابەتەیە چۆن هەوڵ بن ئەو پیشەی کە لە دوا ڕۆژایترێ بێ بە پیشەی خۆیان توان خۆشەویستیکەن بڕواکەی زۆربەی تەلەبەمان بۆ دیە کە دابەزین ئەەکەن دێن بۆ ئەندازیار کۆلێجی ئەندازیاری بۆ ئەزانن سبێنی نادوست بێ کە تەخەڕوجەکەن ئیش هەیە بەتایبەت کارەبا زۆربەی دابەزین دێ زۆریش بۆ ماندی بۆ لای کارەبا بیرەکەن ئەڵێ تەخەڕوجەکەین شوێنێکە بە ئیشی لێ بکەین بڵێ ژنانی ئەندازیار دیارترین ئاستەنگەکانیان کە هەیان بێت لە کوردستانە چییە؟ پێش چەند ساڵێک باسەوا کرا ڕێگری کراوە لەوەی کە ژنان بێنە زۆر بواری باست کرد لە سەرەتای بەرنامەکەش ڕێگری کراون بێنە زۆر بوارەوە بێنە پێشەوە یان ئەوە چاوی پیا بۆ قەراری داوەکە ژن بۆم پیشەیە نابێ یان ئەستەنگەکان چین مشتەمەکەیەوەیەکەوە ئافرەت زەعیفە ناتوانێت سەرکەوتو بێ لەو بوارێ ئیتروە بۆ تەفسیری ئەەکەن دەست خۆش بە دکتۆر ئەگەر لەسەر ڕۆژە جیانێکە ئەگەر شتێک ما بێت لەسەر ژنانی ئەندازیار بیرمان چوو بە قسەی لەسەرکەیان خۆت حەسکەی باسیکەی وڵای دەستان خۆش بێ هەموو شتێک باس کرا زۆر سپاس خۆش حاڵ بوو زۆر دەستە خۆش بێ هیوادارین کۆمپانیاکان بتوانن دەرفەتی زیاتر بڕەخسێنن بۆ ژنانی ئەندازیار بۆی کە بتوانن جێدەستی خۆیان لەو شوێنانەیە دەست خۆش بێت زۆر سپاس ساتە سەرۆکی بەشی ئەندازیاری کارەبا زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس